ئەگەر باوک ما لە دنیاە ویستی لە ماڵەکەی ببەخشێ بەیداتە مناڵەکانی ئەبێ وەکو یەک بەشیان بدە، نەک زەلامی وا هەیە ئەڵێ دەفتەرێکم هەبووە دامەتە کوڕەکەم بۆ خۆی بردووێتی، ئەمە کانتریش ئەبێ سێر ئەو بکەن، ئەمە زوڵمە، حرامە، تاوانە، نابێت. هەر چەندێکتدایە فڵانی کوڕت یا فڵانی کچت ئەبێ بەش ئەوانەی تریش ئاوها بدەیت. یاخود هی وا هەیە باوکی وا هەیە خۆی لە دنیاە ماوە دەسەکاتە تەوزیعکردن پارە، هاتا من لە دنیا ماوەمەرە بە ماڵەکەتان لێ بەشکەم. دەی لە کێی بەشەکە؟ کوڕەکان دێ هەچی ماڵەکەی بەسەر کوڕەکانیە تەوزیعەکە، کچەکانیش هەڵە 1 دیناریان نادەمێ، بڕۆم پارە بدەمە زاوە. ئەمە زوڵمە، واللهی خوای گەورە محاسەبەت ئەکا، واللهی تاوانباری، واللهی قەبرەکەت تاریک ئەبێ، واللهی قیامەتت تاریک ئەبێ. ئەبێ لە خوای گەورە بترسی. یا ئەوە تا ئەبێ 1 دینار نەدەیتە 1 مناڵێکت حتاوەکو ئەمری کە مردی ئەو جارە وەکو وەرەسە تەوزیعەکرێ لە بین مناڵەکانتە. یا ئەوە تا ئەگەر لە دنیایشە شتێکتدایە فڵانی کوڕت ئەبێ بیدەیتە ئەوانەی تریش.